بینەرانی بارسڵاتان لێ بێتم کاتتان باش هەواڵێکی دڵخۆشکرم لە بۆ دانیشتوانی سنووری ئیدارە ڕاپەڕین ئەم نووسراوی بەدەستی منەوە نووسراوی فەرمی ئەنجومەنی وەزیرانی یاریمی کوردستانە کە دوێنێ دووشەممە 25 یاشی 2025 ڕازەمانی دەربڕی لەسەر ئەنجامدانی چەند پرۆژێشی گرنگ لە سنووری ئیدارە ڕاپەڕین پرۆژەکان پێک هاتوون لە 4 پرۆژە بە گۆژمەی 7 ملیار و 623 میلیۆن و 110 هزار پرۆژەکان بەم شێوەیان یەکەم دروستکردنی شەقامی شەسمەدری قوناغی دوام لە مزگەوتی مستەفا عەلیەوە تا کۆتایی ناوچەی پیشەسازی دوو پرۆژەی دوام تێکەڵ ڕێژکردنی شەقامی شەسمەتری قۆناغی سێم لە ناوچەی پیشەسازی دوو تا ڕێگەی سەرەکی ڕانیە و قەڵاتزێ پرۆژەی سێم دروستکردنی شەقامی چلمەتری گەڕاک میدیا تاوەکو بەرامبەر بەرەبەرەتی پۆلیسی ڕاپەڕین پرۆژەی چوارەم کۆنکرێتکردنی شەقام و کۆڵانەکانی گەڕکەکانی هەرێک لە هەوار ڕزگاریەک و هەروەها دابان هەڵبەتە ئەم پرۆژانە پرۆژەی گرنگ و استراتیژی ئەم ناوچەیان بەپێی ئەو زانیاریانە بەردەستی من کەوتۆن پرۆژەکان لە سەرەتای مانگی 11 و دەست پێ دەکرێن و بۆ کۆتایی هێنان بە تەواوکردنی ئەم پرۆژانە لە مانگی 2 تاوەکو 3 ساڵی 2026 تەواوی پرۆژەکان کۆتاییان دێت هەڵبەتە ئەم پرۆژانە دەمێک کە دانیشتوانی سنووری ئیدارە ڕاپەڕین چاوەڕوانی پرۆژەی لەم شێوەیە کە گرنگ و استراتیژین بۆ ئەم ناوچەیە قسەی کۆتایی ڤار دەیکات.